بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة خواتان لێ بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. دووبارە گەڕاینە وڵاتان لە خزمەتانە بین لە بەرنامەی دوانگەی خەڵک لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە. پرسیارەکەین ئەڵێن بۆچی حکوومەتی هەرێم بەردەوام باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات؟ واتە ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمانە. سوپاسی هاوکارانم ئەەکەم ژووری کۆنتترۆڵ و دەرهێنەر و ئەو بەڕێزەی کە پەیوەندەکان وەرەگرێت کە ئەمڕۆ ماندوونە ناسانە پێکەوە وەکو تیمێک لە خزمەتانە ئەبین بۆ ئەوەی ڕاو سەرنجی ئێوەمانان وەربگرین لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستان و بەڕێزان، ئەم تەوەرە قسە زۆر هەڵەگرێت لەبەرەوەی باج و ڕسومات لەسەر تەواوی خەڵکی هەرێمی کوردستان زیاد کراوە، هەموو سێکتەرەکانی گرتووەتەوە، سێکتەری کۆمەڵایەتی، پیشەسازی، ئابووری، تەنانەت خزمەتگوزاری، هەموو ئەو باج و ڕسوماتانەی کە لە هاوڵاتیان وەرەگیرێ، بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەمە سەرانەیە، هەندێک لە حیزبە دەسەڵاتدارەکان وەری ئەگرن، بەشێکی تر پێیان وایە کە حکوومەت مەجبورە ئەم باج و ڕسوماتە لە هاوڵاتیان وەربگرێت، ئەگەر ناکاری دەوڵەتداری بەوە نەبێت ناڕوا بەڕێوە. ئەگەر دیقەت بین لە وڵاتانی دەور و پشت، هەڵبەتە ئێمە عیبێکی گەورەیە ئەگەر نمونەی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی پێشکەوتو بهێنینەوە بۆ هەرێمی کوردستان، چونکە تا ئێستا پیاوێکی بەتەمەن یان ئافرەتێکی بەتەمەن بە دوو بتڵە غازەوە بڕا سەرێ غاز بگرێ، بەڕاستی عیبێکی گەورەیە بڵێن ئێمە وڵاتێکی پێشکەوتوین، یان بۆ نمونە هەولێر وەکو دووبەی وایە، یان بڵێن سلێمانی وەکو بەیروت وایە، هەرگیز شتی وا ڕوو نادا و ڕووی نەداوە. بۆیە واقعی قسە بکەین باشە، واقع بینانە بڵێن ئایا لە هەرێمی کوردستان چییە گوزەرێ؟ ئەم هەموو باج و ڕسوماتە بۆ کوێ ئەچێ؟ ئایا لە دووبەی خەڵکی بەدەست کەمی کارەبا و نەوت و غاز و خزمەتگوزاریەوە دەناڵێنێ تا بین بڵێن هەولێر وەکو دووبەی وایە؟ هەڵبەتە نەخێر. بۆ ئەوەی واقعی قسە بکەین، دوور لە نەفەسی حیزبی، دوور لە نەفەسی یەکتر ڕووخاندن، هەموو ئەوەی کە ئەگوزەرێ لە ئێستەیە بریتیە لە قۆڕەخکردنی دەسەڵات، قۆڕەخکردنی سێکتەرەکانی دەوڵەتداری بەدەست کۆمەڵێک خەڵکەوە کە توانین بڵێن دەوڵەتدار نین، یاخود نازانن ئەم وڵاتە بەڕێوە ببەن، یاخود شکستیان هێناوە لە ماوەی 28 بۆ 29 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان. خۆشەویستان و بەڕێزان، چەند تێبینیەک هەیە لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارە، هەڵبەتە پەیوەندی لەسەر هێڵە. پێشەوەی پەیوەندیەکان وەربگرم، ئەمەوێ ئەوە ئاگادارتان کەم کە هەندێک ژمارە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیۆنەکانتان هەیە، توانن لە ڕێگەی ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن. چەند خاڵێک هەیە بە خێرایی ئەمە باسییان لێوە بکەم، ئەوەیە کە حکوومەت لە ڕێی وەزارەتی داراییەوە زۆرینەی باج و ڕسوماتەکانی زیاد کردووە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان، کە ئەم بابەتە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە، ئەبێت پەرلەمان باج و ڕسومات زیاد بکە، نەک پەرلەمان، ئەبێ پەرلەمان زیادی کە نەک حکوومەت ببورن. خراپی ئەم زیادکردنە ئەوەیە لە کاتێکی قەیراناویە کە هەرێمی کوردستان بە کاتی قەیرانی داراییە تێ ئەپەڕێت، مەفروزە لە کاتی قەیران باج و ڕسومات کەم بکرێتەوە، هاتوون زیادیان کردووە. ئەمە بارقورسیەکی زۆرێک خستۆتە سەرشانی هاوڵاتیان. باجی خانوبەرە زیادی کردووە، یاخود ئەتوانین بڵێن لە سەدا 1 بووە کراوە بە سەدا 3. تازەکردنەوەی مۆڵەتی کۆمپانیاکان، مۆڵەتی شۆفێری، ژینگەی سەنەویە کە ئێستا هاوڵاتیان ئەچن بۆ سەنەوێ تازەکردنەوە، کۆڵێک پاریان لێ وەرەگیرێ، خۆشیان نازانن بۆ. ژینگە هیچ بایەخێک بە ژینگە نەدراوە، شەقامەکانە قیرتا و ناکرێتەوە، تاسەی شەقامەکان هەر سایقەکانی وەڕەس کردووە. ئەمانە هەمووی هەیە. حکوومەت باج زیادەکە، بە زۆریش لێت ئەستێنێت، بەڵام پارەی پاشەکەوتی موچە ناداتەوە. ئەمەش خۆی بۆ خۆی خاڵێکی گرنگە. گومریکی خاڵە سنووریەکان زیادەکە، بنمونە شتومەکەیە تێرەوە زیاد ئەکرێ، پارەکەی چی لێ دێت و بۆ چوەڕوا کەس نازانێ. خاڵە سنووریەکانیش بەو حاڵەی کە ئەیبیننەوەی سەفەری دەروەی وڵاتی کردبێ لە ڕێوشکانیەوە، ئەبینێت کە بۆ نمونە خاڵی سنووری حاجی ئۆمەران و باشماخ و پەروێزخان و نازانم کوێ ئەم شوێنانە کە وێرانەیە.
شتێکی تر تازە زیادی کردووە باجی بڵێن ڕسوماتی خۆڵ و خاشاک وەرەگرن بەڵێ باشە پەیوەندی وەرەگرم هەروەها تابلۆی دوکانەکان نازانین هی ئەم تابلۆیانەش چیە حەزەکەم هەندێک کاسبکار پەیوەندی بکەن بۆی بزانین ئەو بازە چۆن چۆنی وەرەگیرێ پەیوەندی وەرەگرم چێم لەگەڵە سۆران لە حاجیاوە بەڵێ کاک سۆران کاک سۆران تەلەڤیزیۆنەکەت کچکە لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرە باشی گیانی من کاک سۆران سڵاوی خوا لە جەنابەت سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە باشە دەیفەرمێ بەڵێ بەڵێ گوێبیستی جەنابتم جا جەنابەت فەرموو لەسەر تەوەرەکەمان قسەی چیت هەیە مامۆستا تەوەرەکە لەسەر باز و ڕسومات دەبینین ئێستا لەسەر ئەو ڕیکلام و لەسەر و لۆگەیانەی کە خاڵاتیان و کاسبکاران دوکانداران داناوە دەبینین لە زۆربەی زۆر شوێنەکان و زیاتر لە پارێزگاکان وەکو پارێزگای سلێمانی دەبینین خەڵک وردەوە لێ دەخاتەوە ڕۆژ ناڕەزاتی بە تایبەتی ڕۆژ ڕۆژ تا ناڕەزاتی بە دوا خۆی دادنێ ئەنجار هەر وەکو ڕسومەوەکو ڕسومان هەر ئەوە نییە هەر ئەم لۆگەیانە نییە بەڵکو دەبینی دەچێت دایرەی مرور کار لە بۆ شارێک بەناڵگا کۆمێک پارەی لێ دەستێت بەڕاستی ئێمە نازانین ئەو پارەی بۆ شوێ دەچێ و بۆ شوێ دەڕوا و دەچێتە قوت شێوە باش پێت وایە دەبێ هاوڵاتیان لە بەرامبەر ئەمەی کە حکوومەت بەرامبەریان دەیکات چی بکەن باشە لای مامەسا ئەوێ ڕاستی بێ فۆکۆن چی بکە حکوومەت گوێ بە کەس نادا فۆکۆن مەسەلەی شکوریە دەبێت تێراگەی لە بەسی نییە وایە مامەسا بەڵێ بەڵێ لە داوام لە خەڵک هەیە کۆرە ڕاپەڕێ بەڵام مامەسا ئەو خەڵکە زیاتر شتی کرد هەر ئەوەی قابیلە لەبەرەوەی خەڵکەکە هەروە بێدەنگە ڕۆژ بە ڕۆژمانە سەرگا ئێستاوە دەبینین بەدەری خۆت عەجز بێ جەنابەی کردم دەڵێوە پارەی خەڵک پارەی زبڵ و شتی وا کۆ دەکرێتەوە کارەبای ڕێسی لەسەر کاسبکاران و دوکاندارەکان زیادی کردووە یعنی ڕۆژ بە ڕۆژ شتێک من پێشنیارێکمێ بۆ خەڵکە بەڕێزە یعنی ڕۆژێک لە ڕۆژان وای لێ دێ کە خەڵک بۆ لە مەحاسەکەی 500,000 دینار بێ ڕێک 500ەکەی بداتە حکوومەت یعنی تەنانەتکەی ئێمە بژین بەڕاستی جێگەی داخە بۆ حکوومەتە من هیچ کە ناڵێم تر سپاس دەست خۆش سپاس کاک سۆران لە حاجیاوە لەگەڵمان بووی کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژاراوە کاک حەمەد ڕەشید کاکی بەڕێزم دەچم خۆش زۆر مامەوە کرا خۆ فرین بێنێ گەردەنە مازاکە کاک حەمەد ڕەشید دەبێت چەندت وەحدە سەرف کرد بێ برای بەڕێزم بەڵێ خۆشیمان بوو گوتمان کابینەیەکی زۆر ڕێزم بۆیان هەیە زۆر وەتەنی دەبێ و خزمەتی خاک وڵاتی دەکا بەڵام خەریکە داهاتی بە میلەتی زۆرکە تۆزانی چی لەو خەڵکەی کردووە لەو ڕۆژانەدا پارەی ئامان بۆ دێتەوە تێگەیشتی بە ناوی کۆمپانیا فێڵی وا لە میلەتی دەکەن کاکە ئەوەندەتان بۆ هاتۆتەوە ژێرنووسەکەشی هەرگلەیەکی هەبوو لێی نووساوە سەرداری دایرەکەمە کەسە سەردانی چ بکەم تۆ 15 ملیۆنی من قەرزداری داوای پارەی خۆت دەکەی ئەیکی لە من دەکەی ئەی پارەی خەشتی وا بۆ تۆ بڕی 1000 دینارم لەکرا بەڵام 10 دینارم لەکرا داوای 10 دینارەکەی لە من بکەی ئەوەی ئەو خزمانە دەیکەن شتی زۆر سەرەوبند دەکەن بەڕاستی گرەیم زۆر لێیانە پێم خۆشە لە ڕوەوە دەسەڵاتداران ئێستا لە بەردەمیان بام بەرەو ڕوو پێم گوتبانە چونکە ئەو زۆردارانە باوەڕ ناکەم کە پێیان بڕنەوە بەناگوێنە تەلەڤیزیۆنەکەی تۆش ناگرێت تێگەیشت و مێدەوارم گوێیان لێ بێ ئاوا خزمەتی میلەتی دەکەن وەڵڵای ئێستا سارەم هەیە لە ژوورێ ڕام گرتووە پێ سەیرە تێگەیشتی ڕۆینەکەی کە تەماشای تێچەڕۆیەوە تەعەجوب دەکەی لەبەرەوەی کە سەنەوی دەبێت نوێکەمەوە جوابیان نادەبەوە ناچم ئێدەبا خەڵکە کەس لێ هاتوو بێ با جوابیان نەداتەوە چی تێدایە ئەم هەموو خەڵکە دەکوژرێ ئەم هەموو خەڵکە جەزا دەدرێ جوابی نادەمەوە حکوومەت تاهاتێ دەوا دەکەی بۆ خۆت بڕۆ لە دایرەکەی خۆت چۆن حکوومەتی لێ دەخوێ لێ فڕا ئاوا بۆ من بکەی من بە حکوومەتی خۆمی نازانم و نادەمێ شت نادەبێت تەواو
هەر کاتێکی تۆ دابینی ژیانی ئەو خەڵکەت کرد بەسەر چاو ئەمە بۆکو خوێندنەکەی لێ دەکەن خوێنی سویدی و مامێرانی میلەتی قوربەسەر وەڵا بابا خوێنی سویدی بەکارێنا هەر حەزیاتر لە 50,000 گەشت دەسوڵێتەوە سەرگەردان خوێنی سویدیە ئێوەی شاوانە دەیکەن وەڵای چاویان بە پارەی کەوتە پێیان سەیرە حکومداری ئاوا نابێ کەس خۆی بە سەعاتی وڵاتی نازانی کەس خۆی بە دڵسۆزی کافوەتەری نازانی من یەک قەیرانی شت نابم لە قەیرانی ئەوە نەبێت کە دڵسۆزمان بیە قەیرانی دڵسۆزیە دڵسۆزی ئەو کافوەتەری شت نابم ئیتر دەستخۆشی لێ دەکەم باڕێ لە برادرانم نەبێت سپاس بۆ جەنابەت دەستخۆشیت لێ یەکەم کا حەمڕەشید کاک شەهاب وەرەگرم لە قوشتەپە السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك شعرتي كم تسال بهوليري نازل من بخوم كردم بس زي بتركمان اكثر كمان بهوليري بكردي خومان. والله جاب ارزي خوت. قلات ما كرا ملتي تركمان وهولير ما كرا ملتي تركمان ولا زاري زي سيروشي برلمان. ايه. بداخوا من بداخوا يعني بور خراوه كان فراسني كالتور وما توعتي بداخوا بور شميلاني هولير كشاري هولير وقلا هولير الان لا جد بس كاتب راي خوتان بدن الراب كان من هيك شيء مشاو نالن شو كمر خون راجع كاركم هيك شيء مشاو نالن والله من داخل بود من واحد زانم شيشه شركات وبتجي من وندرايا يجري سرشي برلماني عراق حولير وقلات بترك مشاريع تركمانية ودبا يعني اي بس من ضل روشن بيران وما مستعان يعني حمود او كسان اخوان بخاني حولير دادلين لشوين لشوين بوتي يعني اگر بي باسي سمينو زوري نبكي خلواني لسلت اگر حولير بكي لبيت هزار مال صد مالي كداني او دليلها قلات تركمانيا كان لها قلات جاي اما احساس صار يزال نصف بتزيد بيني لخلال سفر الشهر مال قد مال او التأكيد ولا قلات تركمان بوا يعني بداخل من دو خلطي حولير ودوري بري كذا بقى بين السر شقام اما الظلم يجتري لخلطي حولير ذاكري اما لا اكتبارقو كورين جنابت براسي من دس خوشيتان لذا كان براسي ببيع مجاملة حيث مجاملة اشترانيا بيانتا اندقات عم الشويني بيانتا بيامش الرازقية من ليلة وصلاة والرزم من خوم وكل لانجيري كمال الإسلاميين بلان والله يتاثر كان تجيري برادران وبرلمانتاران دا كان بطايبت قاعد ستار مزيد تخاون قفتو لبديش الرازقيانيا كمان لنزيك ودراجان تارقا قدارم بيوتلا بوي بخنز جلباري او تزيز زردي ورا بخانم شيني وزيري كشغال فرانسواز وغارتي كردوا كاكا حكمت بو بازياد ناسا طول ما الراجل زرداي كيف باوشي في الجيري بكاتن هر ليدة تامن دالك من دال السقط درسي دو دفع بنا العالمانية بصلاة دار اللي مجتمعنا حبت بوخوتي زيدش بوخوتي يوادارم او حكمته براسي بخوي دار جتوا دوباره من دايله بدون دكا ما قتل زي التوري برنامجكم هذا والله يوادارم خلقي اولير دوري بر يا سلام تيجي سروشي برلمان تخو اصلا لسبشي كوتشوا والله ما تخوي وكو تساعدي تركمان والله من نمزانه تراسي رقاتي كودي لبركاتو ترزاج قزوان بدل قزوان وقاتي كودي مجي تركمانيا بس لكن مفرده بكيو صبت لي بابي يسن تسخوش كاك شاب سپاس کە لە قوشتەپۆ لەگەڵمان بووی سپاس دەکەین ئەچینە بازیان و باوکی ڕۆمان وەرەگرین السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ماما ساقان صلاحي خوال لبه صلاحي خوال جنابت باوکی ڕۆمان ام كاتيبي خود باش ام كاتيبي لراني بسراني كنالة جواناني فيان باش سپاسی جەنابەت دەکەم هەموو کاتێکی تۆ باش بەڵێ فەرموو بەڕێزی شوێنی دەستخۆشی دەوەرەکەش لێکەم دەست خۆش سپاس دەکەم مەمنونی تۆم مامۆستا گیان پێشەکی من پێم خۆش نییە ئەم حکومەتە بەنا حکومەتەوە باس بکەین چونکە گوناحبارێکی بەمە بڵێ حکومەت ئەگەر خۆشی بە حکومەت بزانێەوە خۆیان ئەزانن لەو قەنەعەتیان خۆشیان باوەڕێن بە حکومەتاتی خۆیان نییە چونکە ئەم ڕۆژێ باج ڕسومات جیاوەکە ڕۆژێ پارەی خۆڕ و هاشتاگ ڕۆژێ پارەی لۆگۆ ڕۆژێ خەیرانی غاز ڕۆژێ کارەبایە ئاوە ئیتر کەس نازانێ فەرتەنێک ئەو سەریگار نییە لە ڕاستیە مامۆستا گیان من پێم خۆشە بڵێن میلەتی ئێمەی کورد ئێمەی هاوڵاتی چاوەڕێمانەکرد ئەمانە حکومەتمان بۆ دروستکەن دەوڵەتمان بۆ دروستکەن دەوڵەتمان بۆ ڕاگەێنن ئەوە بوو کە ڕایان گیان کە بینیمان لە ڕابردویان میلەتیان بەچی قەیرانێکا برد ئەم کوردستانە جوانیان بەچی ئاخارێکا برد برای بەڕێزن بەقەنەعەتی من ئەمانە حکومداریان پێ ناکرێ وەشایانی ئەوەشی حکومداری بەندەوە زیاتر چونکە بەسە کاکە 30 دانە ساڵە میلەتان تەوسێنەوە 30 دانە ساڵە ژێرخانی ئابووری کوردستان وێرانەکەن 30 دانە ساڵە خەتت لە کەم ئەندام و پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و خانەنشین و ئەنواع ماشۆرەکەن
فحقا حكم داري وانا كريخ وامانه برزكم برخنا ايما شارسه يعني ما مسجل امانه برخنا في بني سدين ايما شارسه ناكرين وان شاكنا كان جول خلق ناكرين حتى كل جول خوش جول اخوان ناكرين ما مسجل انا اوان قرارداد بنوان نو دوشن شركان دي باريس عاد بخوني قوم لكان بخون حر هملان حفلوش كد ام حكمته جسلو بريع ام كناس حكم الراس ما مسجل لم كاتي سرمان نو نان بخلق من رغبه وكاكا خلق لنا نبي خوا خلق جوا فقيرها وانا كيش كنت نبي بكره ما مساجان حكم راني وانا كده والله قرين اوي ما مساجان كمان يساجي خما ربوها مخرج كردستان ادي خلق ابرد لما ورقلي ادي ملته قيمت ابرد لما ورقلي لما كنا عامتك بس انا لا توا جاري كده يعني ترى الدنيا كان بخاور صلاه حكم راني مريم تسمعي تبارك الله سپاس بۆ تۆ باوکی ڕۆمان لە بازیان و لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندەکەت مامۆستا عەبدوڵڵا لە هەولێرەوە دەگرم الو بەڵێ مامۆستا عەبدوڵڵا کاکە سلام علیکم عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا دەستخۆشی ئەوتەوەرە لێ دەکەم برای بەڕێزم سپاس دەکەم مامۆستا عەبدوڵڵا زۆر بەڕێزی ئەمن دەمەوێت یەک سوال لە توو بکەم لە بۆ ئەو کەسانی کە پەیوەندیشت پێوە دەکەن یعنی لایەن معلوم بێ ئۆفیسیالە بەڵێ چێ دەتوانی پارتی دموکراتی کوردستان ڕابگرێ خۆی گەورە وەنیعمە بالله وەنیا با ئێرکا خوای گەورە ئەو ملەتەی خوا ئەو ملەتەی گرتێ کاتە گیان ئەو ملەتە حەرەکەت ناکات جوولەکی لێوە نایەتەبێت یعنی هەر هەموو کلاوی خۆی گرتێ و بانەی با وەڵا ئەوە بایەکە هات و هۆد و دەستیشی برد وڵی جا مامۆستا عەبدوڵڵا ئەمن پێم وایە میلەت ئێوەن دەبێت مەسەڵەن میلەت بەخۆی گۆڕانکاری دروست بکاوە نییە کاکە گیان ملەت ئەگە بەڕاستی دەوێت بەس هەولێرە بە سلێمانی و بە دۆهۆک و بە هەڵەبجە ناکرێ ئەگەر هەولێر جوولەت نەکا ئەو بەردەوەرەی تو زیاتریشی دێتە سەرێ و باجی زیاتریش دەبێتن بەخوای ئەوانە لێگەڕن هەواشت بە پارە دەدەنی هەوا خوای تەبارەک وتەعالە بەڵێ ئەو دەنازانم ئەو ملەتە تا کەنجین هەر ئەوها خۆی کردەکە کەنجین جوولەکی لێوە دێ ئەوەی نازانین بەڵێ سپاس دەکەم مامۆستا عەبدوڵڵا دەست خۆش بێ سپاس بۆ جەنابەت هەریات وەرەگرم لە کۆیە السلام عليكم عليك السلام ورحمة الله بابەتەکەتان لەسەر زیادکردنی ڕسوماتە لەلایەن حکوومەتەوە بەڵێ واللهی ئەوە پێی نامە ڕسومات ئەوە پێی دەڵێن جەردەیی پێی دەڵێن ڕێگری ئەمڕۆکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێنەیەکی ئەندام پەرلەمانێک بڵاو بووتەوە کە گوایە $1000 تێچووە ئەم دەعوەتە ئەم ڕسوماتە بۆ ئەوانەیە ئەم ڕسوماتە بۆ ئەوانەیە بۆ مێژ و کوشتیانەیە بەڵێ بەڕاستی خەتای خۆشمانی تێدایە خەتای ئێمە چیەتی تێدایە وەڵا خەتایەکە چییە دەچین دەنجیان پێدەین و داهێنینەوە سەر کورسی و دەسەڵات ئەوانی دەمانچە وشێنەوە دەمانکەنە کوردی خوارد تەواو کە با خەڵک بەچێ دەنگیان پێ نەدا ئەوانش ناتوانن ئەوە ڕسومات دەست خەڵک بسەن و نەود نییە کارەبا نییە ئەوانش بە کەیف و ماشای خۆیانەوە دەچن یەک دەعوەت دەکەن $1000 تێدەچێ و ئەودا لە تۆڕە کۆمەڵایەتەکانی بڵاوی دەکەنەوە خوا هەڵی ناگرێ ئەم زوڵمە ئینشاءڵڵا هەڵی ناگرێ خوا هەڵی ناگرێ ئەمە فەقیر و هەزار بەس خوای هەیە بەتاکید وایە بەتاکید وایە ئینشاءڵڵا خوای گەورە بە دەقات تۆڵیان لێ دەکاتەوە زەلیلیان دەکات ڕەزیلیان دەکات ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سپاس بۆ جەنابەت کاک هەریات دەست خۆش بۆ پەیوەندەکەت باوکی کۆبانێ لە برا دۆستەوە قەتع بوو خۆشەویستان تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەوەیە کە بۆچی حکوومەتی هەرێم بەردەوام باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات قسەی ئێوە زۆر گرنگە بۆیە پەیوەندی بکەن و زیاتر بابەتەکەمان دەوڵەمەند بکەن بۆ ئەوەی گلەی هاوڵاتیان بگات بە شوێنی خۆی کا خالید وەرەگرم لە سلێمانی السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس دەکەم کاک خالید مەمنونم. بەنسبەت تەبەرەکەتان وازام لەسەر باج و ڕسوماتەکە لەسەر هاوڵاتیان زیادکرێ. بەڵێ. خۆی بەنسبەت باج و ڕسوماتەوە حکومەتی هەرێم
عادەتەن کە شتێک هەیە بە هاوڵاتیان بەدەستی ڕاست بیاتێ بەدەستی چەپ لێ وەرەگرێتەوە. باش یعنی من تێناگەم خەڵکی کوردستان بوا بێدەنگە لە ئاست ئەم هەموو زۆڵمەیە ئەم هەموو ناحەقیەیە کارەبایە ناداتێ نەوتە نییە موچەیە ئەوە تا بە 40 ڕۆژدارێک موچەیەگەن بە 42 ڕۆژدارێ موچەیەک ئەیەن. یعنی من تێناگەم ئەم خەڵکە چاوەڕێکی لەم دەسەڵاتاکە کورە کاکە گیان کورتێک چوار قاچی هەیە وەڵڵاو بیلایی قاچێکی بشکێنە سێ قاچەکەی تر خۆی ئەجۆڵێ و ئەکەوێت. جوان یعنی ئەم حکومەتی کە ئێمە بینین برای بەڕێزم لەسەر کورسێکی چوار قاچدانراوە خۆمان دەنگمان پێیاوە ئێستاشان خۆمان نەتوانین بیگۆڕین. برای بەڕێزم ماف نادرێ ماف ئەسەندرێت تۆ خۆت هەڵنەسی ژیانی خۆت بگۆڕی ئەم خەڵکە خۆی بێدەنگی هەڵبژاردووە کەواتە هەرچێکمان لێ بکەن مستحقین بەڕاستی سەرشارمانەوە هەڵەگرێ ئەگەر خۆمان پێمان خۆش نەبووە بێدەنگ نابووین بێدەنگبوون نیشانەی ڕازیبوونە برای بەڕێزم. یعنی ئێستا دەبوو هەموو دەرگای دایرەکان دابخرا خەڵکمانی بگرتە بەهاتە سەر جادا داوای مافی خۆی کردایە لە کارەبا لە نەوت لە موچە وەکو بەغدا بۆ نمونە ئێستا لە بەغدا خۆ پیشاندان ئەکرێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگۆڕێ خزمەتگوزاری پێشکەشەکرێ مەعاش بۆ خەڵک ئەبڕێنرێتەوە ینی کۆمەڵێک گۆڕانکاری کراوە پێت وایە دەبێت لە هەرێمیش هەمان شێوە بکرێت؟ بەتەکید برای بەڕێزم کە تۆ خەڵک هاتە سەر جادەمانی گرت دەوام ڕاگیرا دایرەکان هیچی نەبوو ئەو وەختە حکومەت خۆی بە مەجبوری یعنی وای لێت ملای بۆ داواکاری خەڵک خۆ ئەو حکومەتای چێ دەنگی پیاوە خۆمان دەنگمان پیاوە من دەنگم پیاوە تۆ دەنگت پیاوە من دەنگم بەلایەنێک گاوە تۆ دەنگت بەلایەنێک گاوە ئێستا بە هەمان شێوە ئێمە خۆمان ئەتوانین ئەم حکومەتە لەسەر کار لابین وەکو هەر پێم وتی ینی کە تۆ خەڵکمانی گەت هاتە سەر جادا داوای مافی خۆی کرد لەوە باشترە کە لە ماڵەوە بێدەنگ بێت لەسەر فەیسبوک پۆست بنووسێ لەسەر فەیسبوک شت بڵاوکاتەوە کاکە گۆڕانکاری لە دەرەوە کرێت گۆڕانکاری لە پشتەوە ناکرێت گۆڕانکاری لەسەر جادا ئەکرێت لە شەقامەکرێت ئیتر نازانم خەڵکانی بۆچی بێدەنگە بەڵکو چاوەڕێیان بێ ئەم سەرمایەتەوە بێ و دوایەوە دەست پێ بکەن هەموو مێدا هەڵێن بەڵکو ئیشەڵڵا کاخالی بەتەکی دوای برای بەڕێزم فەرم و دوودانە ساڵە زەلام دەبێت نەوتی وەرنەگرتووە یعنی تۆ هەموو شتێک لە گیرفانەی خۆ دەکڕی خۆ ناشکرێت کە تۆ بۆ نمونە من فەرمانبەرێکم کە موچەکە حکومەت موچەکەم نایەتێ مثلا پارەی مۆلی دەبەچی بم چمە دەرەوە دەبێنەوە بەچی بکڕم ئێشێ بێت چاوەڕێی موچەکە بکەم کە موچەکەم نایەتێ بەچی بیکڕم یعنی زۆربەی خەڵک ژیانی وایە بە تایبەتی موچە خۆران. دەستخۆش کاخالیت زۆر سپاس بۆ جەنابەت دەستخۆش کاک ڕێباز وەرەگرم لە هەولێرەوە کاک ڕێباز باش بەڕێز چۆنی کاک ڕێباز باشی؟ سپاس دەکەم دەستخۆش بە ناوەکە لێ دەکەم سپاسە دەکەم مەمنونم فەرموو سپاس دەکەم دەستخۆش بە نامەکەتان لێ دەکەم دووبارە سپاس فەرموو بێزەحمەت ئەو غازی لە چێن دەردێکە گۆزانم غازی کوردستانە لە چێ دێ؟ غازی کوردستان ئەگەر تەلەڤیزۆنەکەت کسکەی بۆی جۆمان لە یەک بێ زۆر باشە کاک ڕێباز. بەڵێ تەلەڤیزۆنەکەت کسکە لە تەلەفۆنەکەەوەی جۆم لێ بگرە زۆر باشە. بەڵێ جۆر لێمە ئێستا؟ بەڵێ لە تەلەفۆنەوە جۆر لێمە زۆر باشە. غازی کوردستان لە کوێوە دێ تۆ بە من بڵێ. والله لەچێ زیادی لۆ ئێستا یعنی قەیرانی غازیە غاز لە ئایدیەکان محەدەث بە 15,000 20,000 بەڵام لە کۆرانە ناگەڕێتن. بەڵێ یعنی پێشترێکە خەلکیانی حاز کرد بە ڕۆژێ 2,000 بە کۆرانان دادات ئێستا کە ئەم لە مامزاوە پەیوەندی دەکەم سیارێک کە دێتن بە تەواوی تەوزیع ناکاتن. کاک ڕێباز هەرچەنە بابەتەکەمان لەسەر غاز نییە ئەدی قسە چییە لەسەر باج و ڕسومات؟ بەڵێ قسە چییە لەسەر باج و ڕسومات زیادکردن لە هەرێمی کوردستان؟ وڵی داوا دەکەین نەگرێتنە شتانە. بەڵێ 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 دەستخۆشتان لێ دەکەم مەمنون. دەستخۆش کاک ڕێباز سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی. بەردەوامی لەگەڵتان باوکی ئاریا وەرەگرم لە سلێمانی. السلام عليكم براكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باشي قربان. ممنونم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاس دەکەم مەمنونم. بەڕاستی براکەم بەسەربابەت بەم باج و سەلامەتم شتانەکەم سەبارەت لەسەر هاوڵاتی دیاکرێ هاوڵاتیش کێشەیەکی نییە. مەوزوعەکە ئەوەیە بەڕاستی تا بۆ نمونە حتا دیاری گەنم خەڵکە ئاسا بەلا بەس من داواکارم بەڕاستی وەکو بەغا ئەم خەڵکە بێتە سەر جادا
بەڕاستی تۆ تاکەی من نازانم نەغاتێنە نەوتێ نەبانزینێ نەگاتێ من ئایشیانە تۆ وەرە وت نارە پەیامەکە باکەت نارێکی بادێ بەڕاستی تێگەی هیچ شتێک نییە بەڵێ قەناعەت ناکەم هیچ شتێکی تر بۆی ئەمانە هەتا بڕۆژ بەڕۆژ بەرەو زیادەتر ماکو لە تۆگابەت جارە وڵای تا حەدێ باشتر بوو ئێستا لەسەر هەموو شێ باچێ لەسەر هەموو شێ بەڕاستی بەس هەناسە ماوە هەناسەگەر هەبێت بەدەست ئەوان بەدانێ زاجێکە لەسەر و نابێ بەڕاستی زیاد لە پێش هەناسا و پوشی چووکە لەبەروی مافی تۆ نییە من دەستخۆشی بەنامەکەدا لێکەم بەڕاستی من داواکارم لەم خەڵکە بەڕاستی هیچ کە قبوڵی نەکات و بۆ شێوە بۆ شێوەیە کابرا هەتا بتوانێت باس و زەریبە لەسەر تۆسیاتە تۆ هیچ کێشەیەکی نەبێ ئاسایی بێ بەلاتەوە من داواکەم وەکو بەکا بەڕاستی خەڵک دەدەستە جادە داوای باوکی ئاریا باسی زیان نەیاتێ بەس حەقی خۆتێ باتیە باوکی ئاریا گیان ئەزانی لە بەغدا خەڵکی بۆچی مزاهراکەن بەڵێ بۆ ئیش بەڕاستی بۆ ژیانی خۆیان بۆ معلوماتت با من شتێ بە جەنابەت بڵێم لە بەغدا نە کێشەی بنزین هەیە نە کێشەی نەوت هەیە نە کێشەی گاز و سوتەمەنی هەیە تا ئەندازەیەک وردە کێشەی کارەبا هەیە کە کارەبا کەمە لەوێ بەڵام لەوێ بە مۆلیدە پڕ کراوەتەوە و ئەمپێری مۆلیدە نیوە قیمەتی ئێرە ژوەرەگیرێ بۆ معلوماتت لە بەغدا مزاهرات لەبەر ئەمانە نەکراوە مزاهرە لەبەر گەندەڵی بەرپرسەکان کراوە کە ئەو پارەی دەستی حکوومەت ئەکەوێ بە تەواوی بەسەر هاوڵاتیانە دابەشی ناکە لێرە خەڵکی بەدەست کەمی غاز و نەوت و بنزین و هەموو ئەمانەوە ئەناڵێنێ بۆ نمونە لە بەغدا لە یەک بنزینخانەی بەغدا 56 پمپ لە یەک دقیقەیە ئیشەکە بنزین بە 450 دینارە یەک کێشە نییە یعنی لەو ڕۆوە باسەکەم ئەم جاش خەڵگاتوەتە سەر شەقام داوای مافی خۆیەکە کەچی لێرە یەک بنزینخانەی حکومی لێ نییە ئەوەی هەیە بنزینخانەی ئەهلیە ئەوەی هەیە باز لە گرانی بنزین و باز و ڕسوماتەکە زۆر ڕاستە زۆر من لەگەڵ مەختەماوێتە ئاکتی ئەمە بۆ دەوانم شتانانی ئێمە نیمانە بەڕاستی تێگەی ئێوان داواکان جەندەڵەکان دابن بەس بەڕاستی ئێمە داوایان قوتەیەکەین بەڕاستی دەستمان ناکەوێت جیاوازەکەی ئێمە لە بەمە بۆ بێنە سەرجادە بۆ من بەڕاستی و گەندەڵ ڕێزم من قەناعەتم وایە حکوومەتی چی حکوومەتێکیش بوونێکینێت حکوومەت نەتوانێت غاز و بنزین و حەز پێداگانە بۆ دابین کە حکوومەتی چی کاکە حکوومەت چییە ئەوە دەستخۆشی بەنامەکەدا لێکەم زۆر سپاس جەنابەت باوکی ئاریا باوکی بەرزان لەکوێ لە خەباتەوە لە خەبات بەرێ خەبات بەڵێ باوکی بەرزان سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه برای بەڕێزم بەڵێ ئەو خەڵکە بە هەزاران خەڵک تووشی سەرەتان بۆ هەموو لە خەم و خەفەتایە خەڵک پێشە لە بۆ کوردایەتی دەگریا بەڵێ ئێستا لەبەری غازەکە و لەبەری دەگریێ بەڵێ هیچ حسابك لبو ملتي خوان ناكن ئەوانە بهێوینە لەو کوردایەتێ بەڕاستی پێدرێن حتا ئەو حەز بمێنەوە هەر دەیخۆن و هەر دەیخۆن و هەر دەیخۆن و هەتا ڕۆژێک دەتەقیتەوە هەندێکەش دنیا ئیوانە ئەوە لەلایەک دومین تشتیشا من ئەوەندە دەڵێم یا ڕەبی سۆرانی و بادینی و خەرشی گەرمێن عافیەتتان بی یا ڕەبی عافیەتتان بی 30 ساڵە خۆتان کردیا بەخوای تەماشاکە ئەگەر بووینە ساحبی ناموسێ خۆشی دیکاراتە لە ناموسی لەدەستدایە ئەوە شۆشت بڕۆ ئەو هەموو بێئەخلاق و بێدینە لە ناو کوردستانە دروست بووە هەموو چێیە هەر هەموو ئەوانە نینە بەڕێزەکانم ئەوانە لە خەمێ ناموسێ ملەتی خۆش نینە ئەودا کو دەخەمێ لە خەمێ بسی و بێ کارەبای و بێ ئاوی و بوضعية بابا بخداي وعالم بلاش خوي ما دي لك حقونية حقنا حتى القرآن بين حكمت يدا صلاة إيش مكان وخلاص براوة زوج سباس تكرام وساوس ما تكم سپاس بۆ جەنابەت باوکی بەرزان لە خەباتەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندێکت کاک واحید لە سلێمانی الو برایم السلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه تاق محمود يعني يما بونو منا يعني خلي كل سنة فمان همو شهر صالح يعني هليك ما لبدرس آية قوي كسانك خلاف يعني بقولي مكلا كسانك باش يعني تايس أنا ما كردو يعني ويا غير هل شهر صالح شهر صالح استقاد دوباره بيتو يعني شنو معقولني خلص يعني نزاني يعني شلون تنقدا يعني شلون نجي وكيجي وكناجي يعني باقدا
يعني وقوا يعني شو عبارة وكذا راقبوا خمانية. بله. يعني معقول يعني تيجي يعني بوش ميلات يعني شوار داري يعني خوي كورا يعني هل قاعدة كاغ يعني وحيد ابوي ما كوي ما كسخرابة كان يعني بقولي ما باش نايتي كاغ وحيد ولا براجع اتوانم بپرسم جنابت شکاری مثل كاسبم کاسبی دوکانداریت نا والله لەش ساغ بێ هاتم ئەوە بپرسم کە ئایا ئەو لۆگۆیانەی کە باش خراوەتە سەری هی دوکاندارەکان قسە چییە لەسەر ئەوە؟ لا بعقد يعني لو جاي يتسجل يعني كمان لو تيجي ستيليا ولا بقى يعني اوقات في فرق جوازك يعني بقول الزكاه يا فهي في ذاتك قارنيه بس يعني نسينا لي مثلا الدكان يعني فعلا بس يعني مع كل اشتراك لا والله يعني بانغوزين يعني بانغوزين هذه بعقد وبانغوزين ليس طبعا خانكان هي تيجي تبقى بس يعني خيره يعني صديق بانغوزين خصانه يعني بانغوزين خانه دوان كان يعني حاج شيء يعني بانغوزين خانه يعني وكما قلت حاجه بانغوزين خانه هذه قصتي خرابيه بس يعني غير نعرف يعني بانغوزين هذه خلق لا سيبش يعني بس يعني خيري صديق يعني بانغوزين خانه واضحه بەڵێ کاک وحید سپاس يعني ملتي خوي في باقد يعني بردار لمهم تاوانو يعني ضماق يعني اكل يعني ملتي يعني بس كده ما وداني شيء ابني بصري بس يعني بس كم معاشك يعني معاشك 4000 5000 يعني اشد بوار رازي ولا بلا انا ومش كاك وحيد يعني بس كم يعني خصوصي كم يعني بس دي يعني دنگداته ثاني بەرزاریە کات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک وحید لە سلێمانی و لەگەڵمان بووی کاک ڕەشید وەرەگرم لە هەولێر کاک ڕەشید بەڵێ فەرموو کاکە ئەوەی سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا الله خۆشحاڵیم بەو پەیامە ئەو مخاوەلە و ئەو شتەی سپاس دەکەم و ئەوەی کێشەی سارە و کێشەی ناومار و محەلە و کوردە ئەو هەموو کێشە دۆخەتە بۆ لەو شارەی باش یعنی بەڕاستی ڕێزمانەیە لە بۆ هەموو حکومەتی هەرێمی کوردستان و کوردایەتیەکەمان هەموو مارێک وەکی ساری هەشتا لە بۆ هەشتا هەموو مارێک شەیدێکی کۆیداوە بەنسبەت ئەو کوردایەتی وایە هەموو مارێکیش خێنی خۆی دای خۆی جانب وزارەکەی ئەو وەزعی بتەسەل ئەو هەموو بازارەتە عالەمی داد کردیا ئەو وەزعی ئەو خێرانی 2014 هەتا ئێستاکە معاش خۆی وای بەزات و دوای سەرای هەندێ ئەو کەس و تەمەنی بەشداهات دوای سەرای هەندێ ئەو وەزعی ئەو عالەمان لەو شارەی بئیجماعیتەوە طبعا هەموو ئاوارەی ئەو دنیای سووریا هاتێرە بەغدا هاتێرە جنوبی عێراق هاتێرە يعني وإيران جوهاته يعني عمو إسا بإجمعينهما يعني إسا كان بشري بنزينو شكران علي بنفسي ران علي بغاز ران علي بغرامة كامل ران علي بغرامة زريبي ساي ران علي بغرامة يعني هيك شيء كران علي وليا إسا كان فرمو إسا عمل هوالي لو شاري البارمان أنا كوراني دزار بيزار أو كاربا سكرتك لو بيتغوالي أو زيادة هنا وتناو كهرباء وزعك صادقي كهرباء هالمالي شيء أم بيجي أم بيجي باب نفسي أم بيجي ما بيجي الأمر يعني كابل أجر ذلك كهرباء كوجي الشراء سيد بيناته أجر ذلك بيت تلفزيونك بيت هذاك أجر شجر بالله مزميل اللي ما رجع يقول أجرنا أو جهنا ما تسوي بو عليه والله من التكسب يعني تماشى كم بدي بغداد وزارة شيء بس أو حمو شهيد لا أو حمو عالم كلها إيه أو كذا أو أنا قصاري نوزيق هم بقول لنا ذيك على سو شارينا هم بس فريدة عقودي بعض عقودي بعض عقودي تمام من ترمية بدي قلت له أنا كاني بدي بابا كاني بعمل شيء يعني أنا ساري نوزيق بقول لك كتب صدق كيف من الكودات خوازة الشوم وزمبارو بس يعني على وجه عالمي بعمل يعني كل يوم شيء حتى أو رئيس كذا هذا لو بابا رئيس مالي لو هم عقودي هريم لو هم مسؤولك هم لو شافوا داخل ما رئيس مالي بس شيء ما أقول عالم فقير إنه شارع مزاحي أقول مثلا عمود الدنيا شارع الدنيا كذا
كل فارس لا تواصل جيران كل فارس أنا معه أشكفت الجيران كل لا خارج الدنيا عمود تعمل بس خارج زينة شو سمى شنو بكابر بابا مثلا نادي بتقول أول بايسات نادي سوي أول باي بالشوية ولا هو الجنجة العزبالي مالي متفارق كرة حرك خبر جزء فارق أو ساعات مثلا على أو هذا زي كل شيء لا هاي جميلة اليوم تقول يعني عملية ما مدير بصغرات هاي أوقات يا چند 1 مليون و چند يعني 1 مليون و چند مليون و100 بۆ چەندێک بۆ 1 ساڵ خارجي صد مثلا سيكون اول هذه تعتذر او دي المليون صد هذه كاك رشيد برجال او مليون بۆ چەندێکە مليون و 100 لا هذه هو سر المعلومه مال خارمن صد فدا مثلا ما لا الا تبي مالي منها لكلها قبل ما نقول انا المدام كان كم 700 متر هیچ چەند مانگە هیچ چەند مانگ إلا يمكن أن نقول دوما مدوالات. دوما هو مدوالات يبقى عاد سياسة مدوالات. يكون شخص يكون. بله. كل القرآن قال بس شبهت باكو حمل فاكديا يعني خالد كمان لا بد باكو تعرفين هو والله بالله كمان باري زي جو باري زي سارو يشلوا ليكم بعد ذلك والله زي ما كان وده باب المرجع هو خالد فرج ولا فيها حافظه وكذا ولا كم سوى بس باري بس زي ده يعني يقول عني ديوا هذه كانت هذا كان مان هذه كان شيء بقيش هذه كانت هو كان اليوم كهرباء ما يقول باب الكهرباء كان هي كان هي كلها اما الشبه ده كهرباء احمد اسماعيلي ومغني تاريخ دي بس احمد اسماعيلي يعني كهرباء او ابو شهر حتى السودان كهرباء تعمل كده او دوله ثانيه يعني اما كهرباء بس يصير شيء ما تعمل نبي او اخوي يعني شركه ترشد تسوي ساعات كهرباء والبرلمان اللي بيصير ما كان ما اللي بيصيرني يعني ما كلها اخر كلها تشتغل بينا يعني انا شيء نفسي بقول له فنجان ثانيه ما هو ما اقدر اسمعني باري خليني اقول زي عمو ميس عمو خوارديان بابا بكان والله بما انه خذوا خدام بكان بخول حاجه تعرف دروسك بس باي فقير كان بقى عالمي فقير الدروس حاجه بابريكا كمان شكون باوي شيء اما لحد بشوات تشتغل بابا خدش هولين كل ثاني انا ام كويتي فاردان زور كل كافر بله دەست خۆش کاک ڕەشید سپاس بۆ پەیوەندەکەت کاک دارا وەرەگرم لە دەربەنی خان کاک دارا مامەسەگیان دەستخۆشی بەڕێمەکەتان لێ یەکەم سپاس دەکەم ببوورە دەمێکە لە خەتی قوربان و ڕاستەکەی زۆر ئاسایی دەستخۆشی بەڕێمەکەتان لێکەم سپاس دەکەم کاتێکی سەرفرازی و سەربەرستان بۆ دەخوازم سپاس دەکەم فقط بە تەوەرەگە بەڕێزیان ئەم کاربەدەستانەی ئەم بەناو حکومەتی کوردیا خۆیان بە ساحەدی ئەم میلەتە نازان بێباکن لە میلەتە ئەگەر خۆیان بە ساحەدی میلەتیان بزاندا ڕۆژێک ئستادانی خانە قوڕەکانیان نەکرد لە وڵاتیانە بیانزانێ خەڵک و فەتەرۆژات من وەکو خۆم ئەڵێم خۆزگایە ئینتیخابات لەم کاتا بکرایە لەم کاتا بکرایە خەڵکی ئێمە میلەتی ئێمە میلەتێکی ترسنۆکە هەتا خەڵک متابعەی کەناڵەکانەکەم باوکی محەممەد و دایکی کاکە من دارام خەڵکی هۆرێنم بۆتی بدزم وڵا لەخوانە بێ بەستەر وەخوا تۆڕەکەم لە هیچ کەسێکیش ناترسم باسی بێ هیچ کەسێک هیچ خەڵکیش نەکردۆ لە ژیانما لە کاتی حکومەتی بەحسانە لە کاتی حکومەتی هیچ نقطەیەکی زەحمێت یا ئەبێ مەزانە ساڵی 1982 حەزەکەم کاتم بدەیتێ ڕەبایی عێراق بوو لە بەری تورکیەکان تەقەیان کرد سەگێکی ڕەبایەکەی عێراقیان کوشت لەو کاتەوە لە ڕێژموری عێراقیوە تەقا کرد وتی تەقا بکەن لەو ڕەبایە تورکیە کە تەقەی کردەوە لە سەگەکەی عێراق وتی 12 جوندی تورکیان کوشت وتی ئیمڕۆ سەگێکیان کوشتین باریکن ڕەبایەتمان چیتیا بێ کوژن ئەوە خەڵک ئەبێ ئاخۆ من مەسئلەی حکومەتی بەحسان بەڵام قسەی حەقەکەم ئەم ڕووداوا بۆ ڕاستیشەوە بۆ مێژوو بەڵام ئێمە هاوڵاتی ئەم وڵاتینە ئەوە خەڵکی ئەم وڵاتە ئەبێ خۆیان بە باوکی میلەتە زان ئەبێ وەکو بە ئامۆزا و پورزا و خاڵە خۆشەخرا حساب بۆ خەڵک بکەن بڕۆسەری بەرپرسەکان کە توازانە ماڵی ئەوان وعزی ئەو خەڵکە فەقیرۆژارە چۆنە من ئەڵێم خەڵکی ئێمە ئەگەر هەموو یەکدەم و یەکڕەوی یەکێتی بێ لەناو خۆیان باوەڕ و بێ نییە هەموو شتێکی بۆ کرێ ئێمە یەکێتیمانێ لە خۆڵەنە مانە سەرەکەی مزارێکەکەی من لە ساڵی 1970 تاعیر بووم لە سلێمانیەوە چوون بۆ النقابة بۆ بەغا نەقلیان کردین بۆ محمود دەولەتی ئەمە یەک نقطەیەکی زۆر گرنگە حەزەکەم بینەرانی زۆر گرنگ لە
وتم والله من دواخل نخل قد وش على باوتي متكاكل نفس المواضيع سيد الرئيس ما في اختي وكاتب وقت مديري زراعي حامي بغى ناري عبد الله ابو لنا وتي والله من باباني بوشكي سلامه مر ايش لنا وتم مواضيع سيد الرئيس كما كذا شو مجوله والله كانت شو ما حوشكا بوشكي سلام زال في اشتاو ما قطف ثمن بناتي وتي والله سيد الرئيس يتي مين جوره او كدانت شان كان كبو عندي وشايد وتم بيشون وتي خويا او ما نبينا وتي والله وتي بويا كان شان كان دعوه كارغه حسن بقى وتم بيكاكنا وتي بويا جبل حسن بقى وتي بشو والله يا تاخي باشا لا تمشوا نقرا كني بو زراعي شاربان كاكا او خمنا على موفي تدافعنا على مفعال علام ويالدان وقبني خلص حسن بقى ما نص بقوري الشهيدان بقوري الشهيد الله قسوه حسن بقى ما حقيقه في خلاف في ثانيه برادر كان رجل زوريان لجان انا عايشه خلقي كان مقاوم خلقي موان اخواني قربونا منها ولشان لجان انا مع بالرحمه اشتكي بو كدين بلا يا ما امانه خلقي امواتي قمانه كاتب واورنا دون الامواتا والله سيدكي جادي درمني كان على برزقي قمان يمكن الله نصد فنجام امري انكم بالحكي بشقينا كوفانا هي امر هنا اخو حواتك حواتي امواتي وهذا باجر سماتا كانت الاول كاك حرب طارق عربا عامك والله فتوان كذا يسيحمو خلقي درمني كان جوجيبن والله باور بي ليش يا رشكش يسابوا كان تركي برلمان سيمل نداري داوبا يا حالات كيسنا كان نايبهم نخوشي سرطاني عندنا مدة خوشي لي كميش كباشي كدو بلام لا او مش مستحق تربو بدايته لا برويش يجربوا يعني ابواب ايش بدا انك كومر بتليفوني كشك دي كيبول اوكي تحاول مدة خوشي لا او من بري حقو عدالتي هو كم حق واخر قري مليت كماني ممتاز جناب او كان علاقتي بلي منه لەگەڵ فلاوەڕێ بۆ هەر هەمووتان زۆر سپاس بۆ تۆ کاک دارە لە دەربەندیخانەوە لەگەڵمان بووی کاک ئەرکان وەرەگرم لە هەولێرەوە ئەو کاتتا باش برا گەورە هەموو کاتێکت باش سپاس کاک ئەرکان خۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس دەکەم بەڕاستی بەرنامەکەتان زۆر لەجێ بەس پرسیارێکی من هەبوو داخۆسی ئیسفادەی لێ یەکەی لەو بەرنامەی ئیسفادەیە بی لەوە خەڵکەی وەڵی کاک ئەرکان دەڵێن بەڵکو ئیسفادەی ببێ والله بتماي خويا بس من يك سيكم بو خرچي هوليري با هم جي خوب دني كاغر كان او حكومتا كزن جينا دايتي رسوماتي زياده كالا برهندي او رسومات حتى زياده بي بعذابك كشيت لبر وي ندنگ شي ندنگ شي هيا لبرهندي سي بيرا كده زادي بتكجي ابو نوع تعذيب ده كاغر كان بري ئەو بەرنامەیە بۆ ئەوەیە چی لە ناختانایە ئێوە هەڵقوڵێ بێتە دەرەوە باسی کەن بۆ نمونە هەرچی کێشە و گرفتێکتانێ لە دڵتاندا نەمێنێ ڕاستەکەی دا وەڵا برام چ برێ ما بەوەندەی چانابێتن ئەو پارە خۆی وەرەگری و خەڵکیان ڕوتێنتەوە و هیچی پێوە ناهێلی و بە ڕسومات و بە زەریبە و بەکە هەپێتەکەی ئیشێ بکەی و پارەکەی بدەیە ئیشێ بکەی و پارەکەی بدەیە هادەبی هەمووی بدەیە ئێستا بوویتە شوریک لە مارت لە زادەی لە دوکانت لە هەموو دەیەکرد ئارێ وەڵا هەمووش هۆکارەکەی لە بۆی دەگەڕێتەوە دەنگت پێنەدایە دەنجی لە هەولێرە نەهینێ ئەو هەلۆ خەڵکەیەکە ئەوە ئیشەکەیە زیاتر نییە دەست خۆش ئارێ وەڵا شتەشی دینیە و باخەڵ و خۆمێچێ خۆی مرتاحکەوە هەمووی هەندەیە ئارێ وەڵا زەو خەڵکەیان ڕوتێنتەوە داوا لە سلێمانیەکەم ئەو با پێدا چونەوەی بکاتن ئەو بە خۆی دابستەوە و ئەستێ بەشی بکە ئەوە فەرقیە لەگە کەنچی هەولێرێ و هاتەکە کابرا سەوتینە لەبەر هەندێوەکە بەڵێ سپاس دەکەم کاک ئەرکان دەستێوە خۆشی سەرتا سپاس خوال لەگەڵ باوکی محەممەد وەرەگرم لە هەولێرەوە باشیم خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان کاتیشمان کەم ماوە بۆی ئەو کۆمنتانەش بخوێنینەوە کاک ئارام دەرهێنەرم کاک ئارام ئەگەر زانین چی بکەین ینی کۆمنت خوێنینەوە پەیوەندی وەربگرین کۆمنتە خوێنمەوە باش کاک ئاریان خۆشەویستان کۆمنتەکان ئەوەی کە بۆ ئەم بابەتە هاتووە کە ئەڵێ بۆچی حکوومەتی هەرێم بەردەوام باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیادەکە کاک هاشم عەبدوڵڵا نووسیوێتی چونکە حکوومەت خۆی بە خاوەنی ئەو میلەتە دانانێت
سەربازایی بنووسیوێتی من دوکانم هەیە بای ملیۆنێک ئەشیای تێدایە و وەزارەتی کارەبا ملیۆنێک و 600,000 دینار غەرامەی کردوم. مەبلەغێکی زۆرە. فاخر برادۆسی نووسوێتی چونکە چاویان تێر نابێ سەرانی دوو بنەماڵە. علی محەممەد نووسیوێتی ئەزانن خەڵک لیان بێدەنگە و بۆیان دەچێتە سەر. محەممەد هیوان نووسیوێتی لەبەر ئەوەی خەڵک مستەحەقە چونکە بێدەنگن لە ئاز زوڵم وستەم. یاسین قادر نووسیوێتی گرنگ کۆکردنەوەی پارەیە لای حکوومەت جا چۆن و بە شێوازەکە لای گرنگ نییە. ئارام دەلۆ نووسیوێتی هێشتا باشە میلەتێکی بێدەنگ و مردوو ئەوەی قابیلە. ڕێکەوتجا فەڵێ لەبەر ئەوەی دەزانێت خەڵک هەر بێدەنگە زوڵم قبول دەکات. کەمال سوورچی نووسیوێتی ئەوان چێژ لە ئازاردانی میلەت دەبینن خەڵکیش خۆی بێدەنگە. ئامانج عەلی نووسیوێتی بۆ ئەوەی پارەی دەستکەوێت. هەوار ئیبراهیم نووسیوێتی بۆ ئەوەی داهات بۆ گیرفانی خۆی زیاد بکات. هێش و ئەبوبەکر نووسیوێتی بەس نییە هەوا بەدەست ئەو دەسەڵاتە نییە ئەگەرنا باجیان وەردەگرت لە خەڵک. زانا حەسەن نووسیوێتی وەڵا بەس بۆ خۆشی زیایی ئەکات. ئەو خەڵکەش فزەی لێوە نایەت. خۆشەویستان و بەڕێزان ئەڵلقەی ئەم جارە هاتە کۆتایی لە داهاتوودا کۆمەڵێک گرفت هەیە ڕوبەڕووی هاوڵاتیان بووەتەوە باسییان لێوە دەکەم بە نمونە باز لە کێشەی پەیوەندی ئەەکەم لە نێوان تۆڕەکانی پەیوەندی لە هەرێمی کوردستان بە نمونەی تۆڕەکانی ئینتەرنێت و تۆڕەکانی پەیوەندی کە خۆیان لە ئاسیاسێڵ و کۆڕەکە گرێتەوە لاڵقەکانی داهاتوو باز دەماکەم باز لە کێشەی کامێرەکانی هاتوچۆ ئەەکەم بەڕاستی کە خەڵک بەدەستیانەوە دەناڵێنێ باز لە گرانی شتومەک ئەەکەم باز لە نەجێڕانەوەی موچە بۆ هاوڵاتیان و پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ئەەکەم ئەمە و چەندین بابەتی تر ئینشاءالله لە داهاتووە تیشکەکەینە سەری لە بەرنامەی دوانگەی خەڵک قسەیان لەسەرەکەین. سوپاسانەکەم کە بینەر و بیسەرمان بوون تاڵقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه.